بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵایەمەتان لەبێ و ئەم کاتە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین ئەمڕۆژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێ بەڕگە و بابەتی نوێ بینۆمیانی ماڵەکانتان بۆ هیوای هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازین. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆمانە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردون و تەوەرێکی سەرەکیشمان دەبێت کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تەوەرێکی گرنگە و تەوەرێکی تەندروستیە کە باز لە یەکێک لە گرفتە تەندروستیەکان دەکەین کە ئێستا زۆربەی کەس دەناڵێنێ بەدەست ئەم گرفتە تەندروستیەوە لە سەرجەم تەمەنەکاندا دەتوانین بڵێن کە سەرجەم تەمەنەکان سەرجەم قۆناغەکان کە تووشی ئەم گرفتە تەندروستی دەبن ئەویش بەرزەپەستانی خوێن یاخود بەرزبوونەوەی فشاری خوێن یاخود زۆرجار لە ناو خۆمانە بە زەخت ناسراوە. اینجا باز لە هۆکارەکانی توشبوون بە ئەم نەخۆشیە دەکەین کە یەکێکە لە بەربڵاوترین نەخۆشیەکان لە تەواوی دنیادا هۆکارەکانی چینوە هۆکاری کۆنتترۆل نەبوونی ئەم نەخۆشیە بۆچی دەگەڕێتەوە زۆرجار کەسێک کات دووچاری ئەم نەخۆشیە دەبێت چارەسەریش بەکاردەهێنێت بەڵام ناتوانێت کۆنتترۆلی نەخۆشیەکە بکرێتەوە باز نیشانەکانیشی دەگەن ئایا هیچ نیشانەیەکی هەیە کە زۆر جار پزیشکان بازەوە دەکەن کە ئەم نەخۆشیە نیشانەی نییە هەتا ئەو کاتێک کە پشکنین دەکرێت لە دوای پشکنین ئەنجا دەردەکەوێت کە ئەم کەسە دووچاری بەرزەپەستانی خوێن بۆ بەڵام ئایا هیچ نیشانێکی سەرەتایی نییە هیچ ئاماژەیەک نییە بۆی کە کەسێک هەست بۆ بکات کە ئەم یاخود کەسەکە خۆی دووچاری ئەوە بۆ کە فشاری خوێنی بەرز بۆتەوە و لە هەمان کاتدا باز لە چارەسەرەکانیشی دەکەین کە ئایا چارەسەرەکانی چین و ئەو بابەتانە یاخود خۆراک خەوڕێکی ئەم بابەتانە تا چەند کاریگەری هەیە و تا چەند ڕۆڵی هەیە لە بابەتی بەرزەپەستانی خوێندا یاخود وەرزشکردن تا چەند دەمان پارێزێت لە نەخۆشیەکە و تا چەند ئەو کەسانی کە دووچاری نەخۆشیەکە بوون دەتوانێت لە ڕێگەی وەرزش و کۆنتترۆلی نەخۆشیەکەی بکات و لە هەمان کاتیشدا باز لە خۆپاراستنەکەی دەکەین هەڵبەت خۆپاراستنەکەی یەکێکە لە بابەتە گرنگەکان نەک هەر بۆ ئەم نەخۆشیە بۆ تەواوی نەخۆشیەکانی تریش کە مرۆڤ بتوانێت خۆی بپارێزێت لە نەخۆشیەکان ئەڵێ هەمیشە وتراوە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. ئەمە تەوەری سەرەکی ئەمڕۆمان دەبێت کە دواتر پزیشکێکی پسپۆڕ لەگەڵ ئێمەدا میوان دەبێت ببورن گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. جگە لە تەوەری سەرەکی چەند بڕگە بابەتێکی جیاوازمان هەیە و دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە یاخود یەکەم بابەت کە بۆمان ئامادەکردوون تایبەتە بە مۆزەخانەی کەلەپوری کوردی سلێمانی تایبەت بە سلێمانی با بەیەکەوە بینەری بین و دواترە گەڕێنەوەلاتان. مۆزەخانەیە سەرەتا ماڵ بووەوە لە ساڵی 1970 لەلایەن بنەماڵەی حاجی فەقێ شاڵیەوە کە بنەماڵێکی حەفیدەکانە دروست کراوەوە ڕووبەرەکەی نزیکی 1000 مەترەوە لە دوون هۆم و چەند ژوور و چەند هۆڵێک پێکاتوە لە ماوەی نزیکەی 30 بۆ 35 ساڵات چەند جارێک نۆژەن کراوەتەوە لە ساڵی 1970 وەرگیراوە بۆ مۆزەخانە و نزیکی 2-3 ساڵێک کاری تیاکراوە تا کراوە بە مۆزەخانە و ئامادەکراوە و کەلوپەلی بۆ هێنراوە و ڕۆژانە و مانگانە و ساڵانە شتی بۆ زیاکراوە و خەڵکانێک لەم شارەیە شتیان پێبەخشیوە و خۆیان وەکو حکومەت شتێکی زۆری بۆ کردراوە بۆ مۆزەخانەیە کە شتەکانی هەمووی ئەتنۆن واتە شتە فۆکلۆرە دێرینەکان ئەو کەلوپەل و پارچانەی کە لە سەردەمی پیشەسازی دەستا لە ناو شارەکان بەکار هاتوون و جوتیار و کەشتیارەکان لە لادێ بەو کەرەسە سەرەتاییانە بەرهەمی جوتیاریان بەرەم هێناوەوە دوجار وردە وردە لەگەڵ گەشە سندنی پیشەسازیە پارچەی تازەتری تێکەوتووەوە ئەوەی کە زۆر بەلای منەوە گرنگە ئەوەیە کە چەند بنەماڵەیەکی دێرینی ئەم شارە کەلوپەلی خۆیان یاخود کەلوپەلی دانسخە یاخود کەلوپەلێک کە زانیوانە لە ناوەچی ئەمە مێژووی نەتەوەیەکە و مێژووی دەستڕەنگینەکانی ئەم شارەی هێناونە لێرەدایان ناوەوە ئێمەش خۆشبەختانە بە ناوی خۆیانەوە بە ناوی بنەماڵەکەەوە بە ناوی ئەو کەسەوە کە خۆی ئارەزووی کردووە بۆمان پاراستووەوە لێرەدامان ناوەوە ساڵانێکی زۆر مناڵانی باخچەی ساوان و مناڵانی سەرەتایی و تەنانەت ئامادەیی و ناوەندیەکانیش ئاهاتن بۆ ئەوەی کە کەلوپەلی کۆنی باو و باپیرانیان هەم لە گوندەکان و هەم لە ناوشارە ببینن.
مۆزەخانەیە کە لە مۆزەخانە گرنگە ئەتنۆیەکان فۆلکلۆرە مێژوویەکانی ئەم شارەکە وا هەستەکەم وەکو پێویست ئاوری لەندراوەوە وا هەستەکەم پێویستی بە گرنگی پێدانی زیاترەوە هەستەکەم ئەم کەل و پەلوشتانە ئەگەر ئێمە هاوین کەشی هاوینە و زستان کەشی زستانەی بۆ فراهم نەکەین لە ناوەچنوە ئەمەش بەرپرسیارەتەکەی لەسەر شانی هەمومانە لە بەرپرسیارانی شار و بەرپرسیارانی پارێزگاکە و بەرپرسیارانی حکومەت و وەزارەتی ڕۆشنبیری و ئەو لانانەی کە تایبەتمەندن بە پاراستن و هەموو شتێکی ئەم نیشتیمانە و ئەمنەتەوەی لەو باوەڕیان لە نزیکی 10,000 پارچەیەکمانە بێت بە گەورە و بچووکەوە و ئەوانەی کە پێشتر وەکو ئامادەکاری بۆ مۆزەخانەکە ئامادەکراون ئەوانەی تر ساڵانە بە پێی میزانیە کە بۆی دانراوە بژێ کە بۆی دانراوە شت کردراوە و خەڵکانی دڵسۆز و خەڵکانی نیشتیمان پەروەر و خەڵکانی مێژوو پەروەر و خەڵکانی فۆکلۆر و کە لە پورپەروەری وڵاتەکەمان ئەو پارچانەی کە لیان زیاد بووە خۆت ئەو پارچانەی کە زانیویانە لەم جێگایە جێگا ئەگرێتەوە ئەبێ بە مێژوو سبەینێنەوەکانی نوێمان پرسیاری لەسەرەکەن و نەوەکانی نوێمان ئەیانوێ زانیارین لەسەری بێهێناوێنە لێرە دایانناوە و لەو ماوەیەش کە ئێمە لێرە بووین لە 2012 ئێمە لە سەرۆکاتی زانکۆمان وەرگرتووە بۆ بەشێک لە مۆزەخانەی بەڕێوەبەراتی کەلەپور کە سەر بە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی و وەزارەتی ڕۆشنبیریە نزیکی بایی 3-4 دەفتەرێکمان شت بۆ کڕیوە و بەندە خۆم شارە و شار ناوچە و ناوچە گەڕاوم بۆ ئەو شتانەوە ویستومە جێ دەستمان لێرە دیاری بەوەکو هەموو ئەو بەڕێزانەی کە پێش ئێمە جێ دەستیان دیار بۆ لەشیان ساغ بێ دەستیان خۆش بێ. لە مۆزەخانەکەمانە کەلوپەلانێکی زۆر هەیە کە هەمووی مێژوەکانیان ئی چەند سە ساڵێک پێش ئێستاە بۆیە پاراستنی ئەم کەلوپەلانە بەڕاستی ئەرکی نیشتیمانی هەمومانە یەکێک لە کۆنتترین پارچەکانمان ئەم کوپەی قەبرەیەکەی 1200 ساڵ پێش ئیسلامە بەگشتی تقریبن ئەکاتە 3600 ساڵێک پێش ئێستا 3640 ساڵێک پێش ئێستا بۆیە بەڕاستی ئەمانە مێژوون ئەمانە کللتورن و ئەمانە کەلەپورن و ئەمانە فۆکلۆرن پاراستنیان لەسەرشانی هەمومانە و ناساندنیان بنەوەکانی نوێمان و مێژوەکانیان و چیرۆکەکانیان زۆر بە گرنگ گەزانم بۆ نەوەی نوێی خۆمان. چیرۆشی ئەم گۆزەیە ئەوەندەی کە ئێمە زانیمانە ئەمە گۆزەی قەبر بووە ئەو سەردەمانە بووە کە ئاینی زەردەشتی و پێش ئاینی زەردەشتی لەم ناوچەیە باو بووە بەپێی ئەو چیرۆکی کە من خوێنمەوە لەو سەردەمانەیە مردووەکان لێگەڕان تاکو و گۆشتەکانیان یاخود بە ئێسقانەکەەوە نووسا و هیچ تەڕاییتیان ناما یاخود چیرۆکیشکەم لەسەر خوێنرێتەوە گوایە وەکو لە داردان سەلیبیانەکردن تاکو گۆشت و ئێسقانەکەی مەل و داڵ و ئەوانە ئەیان خوارد دواتر لەگەڵ کەلوپە لە زۆر تایبەتەکانیان خسە ناو کوپەی قەبرەوە و ئەمە چەند ساڵێکش دوای ئەوە وە لە چەند پەردووکێکی مێژوویە ئەوە نەمان خوێندوتەوە کە ئێستا لە تەنانەت لە فێرعەونەکانیشا کە گۆڕەکانە دۆزنەوە کەلوپەلەکانیان لەگەڵ مۆمیاکراوەکانە یاخود لەگەڵ ئەو کەسانەیە کە ئەمرن ئەخرێتە ئەو شوێنانەوە کە تایبەتە بۆ قەبرە. یەکێکی تر لە ئەو شتە دانستخانەی و ئەو شتانەی کە شیرینن و نازدارن لای ئێمە پارەی پێشنیارکراوی سەردەمی کۆماری مەهاباتە کە لە دیوێکیان کەوێک و شەرەفخانی بەدلیسی هەیە وە لە دیوەکەی تریان جۆری پارەکە و تایبەتمەندی پارەکە هەیە کە ئەکاتە 1000 ریال شتێکی لەو بابەتە ئەوان وایان کردووە. ئەمە یەککە لەو شتانەی کە مۆزەخانەکەمان شانازی پێوەکات. یەکێکی تر لەو کەلوپەل و پارچانەی کە لە مۆزەخانەکەمانە بە شانازیەوە هەڵمان گرتووە لایتی شێخ مححمودی نەمرە لە ساڵی 1990 کە ئەمە ئێستا لای ئێمە ماوەتەوە لای ئێمە بۆ بەشێک لە مێژوو لە کللتور و لە کەلەپوری خۆمان. پارچەیەکی تر لەو پارچە سەنگین و بە نرخانەی کە لای ئێمە هەیە ئەویش کاتژمێرەکەی ئینگلیزە کە ساڵی 1920 ئینگلیزی ناوێتی و لەبەر سەرایە هەڵیان واسیوە و ئەمە یەکەم کاتژمێری هەڵوەسراوی دەرەوەی ماڵ بووە کە لەلایەن خات و بەدیعی حاجی ڕەشید بە دیاری بۆ مۆزەخانەکەمان هێنراوە و ئێستا لای ئێمە پارێزراوە. ئەمە سێتێک منجەڵی مسەکە لە سەردەمی خۆیان هەمووی مێژوەکانیان تقریبن تا 1945 تایە بۆ کۆنی اینجا دواتر دێتە سەرەوە ماڵە خانەدانەکان باڵە بنەماڵەکان لە شارە ئەمانە بۆ
خێزانە گەورەکان بۆ بۆنە و ئاهنگەکان بۆ مەولوو بۆ تەعزیێنامە و بۆ شتەکان کە بەکار هاتووە و یەکێک بۆ لەو پارچانەی کە زۆر ڕۆڵی هەبووە لە خێزان و لە چێشتخانە و لە بۆنە کۆمەڵایەتیەکانە. یەکێکی تر لەو پارچە گرانبەها و لەو پارچە بەنرخانە و لەو پارچە گرنگانی کە لە مۆزەخانەکەمانە هەیە فەرشێکی ئاوریشمەکەی ساڵی 1650 و یەکە لەو پارچانەی کە ئێمە تا ئێستا بە شانەزی و پاراستەومەنەوە ئەوانەی پێش ئێمەش پاراستوێنەوە ئومێدەوارم تا سەردەمێکی زۆرتر بمێنێتەوە و کەش و هەوایەکی وای بۆ دروستکەین کە ئەم پارچە مێژوویە گرنگەمان لە دەست نەچێ بەڕاستی. ئەم هۆڵەش یەکێکە لە هۆڵە گرنگەکانی مۆزەخانەکەمان کە چەند جۆرێک کەلوپەلی تایە بە تایبەتی کەلوپە لە پێداویستیەکانی بەروهەمی کشت و کاڵی و لەگەڵ ئەو جۆرە پیشەسازیە دەستیانەی کە لە پەنجەرەی عروزی و لە دەرگای عروزی و ئەوانە کە لەم شارەیە یەکێکە لە بەرهەمە زۆر جوان و دانسقەکانی دەستڕەنگینەکان و وەستا دەستڕەنگینەکانی ئەم شارە کە زۆر جار بۆ بووک و زاوا یاخود بۆ ماڵێکی تازە دروست کراوە. ئەمانە هەمووی ئەو پارچانن کە ئێستا وردە وردە لە ناوەچن و باویان نامێنێەوە وردە وردە نەوەی نوێمان ئتر ئاشنایەتیان لە سەری نامێن ئەگەر نیان پارێزین ئەگەر گەشیان پێنەدەن ئەگەر نۆژەنیان نەکەینەوە ئەگەر لە شوێنی زۆر پێویستە هەڵیان نەگرین و ئەمە مەشکەیە کە کاتی خۆی لە لادێ بەکار هاتەوە ئێساش لە هەندێک گوند و شتی دوورە دەست بەکارێت بەڵام بەداخەوە لە مێژووی تازەیە هاتوون ئەمەیان دروست کردوێت لە جیاتی مەشکە کە ئەمە هیچ تاموبۆیەک ناگرێت چونکە بەڕاستی دۆی ناو مەشکە تاموبۆیەکی زۆر تایبەتی هەیە ئەوانەی کە پێشتر لە مەشکەیە دویان خواردوێتەوە زۆر خۆش ئەمانە کۆڵەکەی نەخشدارن کە کاتی خۆی لە بەردەمی هەموو خانوەکانی ئەم شارەیە هەبووە و زۆربەی زۆری خانوەکان ڕاگیرەکان ئەوە بووە ئەمە چەپەر ئەکرێت بەو کۆزە بچووکەی کە مەڕوو بزن و کار و بەرخی تیاجیا کرێتەوە و ئەمە پاراستنی دەرگاکەی بووەوە ئەمە داخراوە و کراوەتەوە بۆ هاتن و ڕۆشتنیان بۆ پارچە کشت و کاڵیەکانمان ئەمە ناوچەیەکە کە پێکاتوە لە پێداویستیە کشت و کاڵیەکان ئەمە هەوجار گاستنی سەرەتایی بە دوو ئەسب یاخود دوو گوێ درێژ یاخود دووگا بەکار هاتووە کە ئەمانە خراوەتە سەر ملی ئەسپەکە یاخود گوێ درێژەکە یاخود گاکان و هەوجارڕەکان بۆەوە لە دواشەوە جوتیارکەرەکە هەم ئەوانی ئاڕاستە کردووە هەم ئەمانەی ئاڕاستە کردووە. ئەمە جەنجەڕە لە دوای زەردبوونی گەنم و جۆ و دوای دوورینەوەی بەداست لە خەرمانێکا کۆکرایەوە بە شێوەیەکی بازنەی دانرا و ئەو جوتە گایە یاخۆ جوتە گوێ درێژە یاخۆ جوتە ئەسپەی کە لێ بەسرا بە شێوەیەکی بازنەیە خولایەوە تاکو کاتێکی دیاریکرا و تاکو گەنمەکە و کاکەی لێکتری جیا کردەوە و دواتر بەم شەنیانە کردووە گەنم و دانەکەی لەگەڵ خۆڵ و لەگەڵ پوشەکەیان لێکتری جیا کردەوە و دوجار ئەیان کردە جوێنیەوە ئیتر هەڵیانەگرت یاخود ئەیان برد ئەیان فرۆشت. هۆڵەمان یەکە لە هۆڵەکانی کە هەمە جۆرە یەکێک لە ئەو بەشانەی کە هەیە بەشی شمشێر و شیر و خەنجەر و ئەمانەیە کە هەمووی مێژوەکانیان تقریبەن لە 1300 دەست پێکا و لە یەتەوە بەرەو مێژووی سەرودووە تاکو 800ەکان. ئەمانە کۆمەڵێ بێشکەن کە بە جۆرێک لە جۆرەکان لە دوای قۆناغی ئەم بێشکانە دروست کراوە ئەتوانین بڵین زیاتر پیشەسازی تیا بەکار هاتووە و ئەمانە کۆمەڵێک کەلوپەلن هەمویان کە لە سەرڕاجی و لە لێفە دووری و لە ئەوانەیە بەکار هاتوون و ئەمە چەقۆ تیشکەرە کە قۆناغی دوای چەقۆ تیشکەری دەستیە و ئەمە چیکەنە کاتی خۆی سەرڕاجەکان کە خوری و ئەوانیان شۆردووە پیان گوشیوەوە چیکەنە پێکاتوە لە کۆمەڵێ دەمی زۆر بۆ گرتنی خوریەکە و ئەمە چەقۆ تیشکەری سەرەتاییە پێش ئەو چەقۆ تیشکەرە کە چەقۆ تیشکەرەکان ئەنگرتە شانیان و بە کۆڵانەکان ئاگەڕان و چەقۆیان بۆ خەڵک تێشە کردەوە. ئەمە دوو جۆر مشەدەمەیە ئەمەیان مشەدەمەی ئاڵتونچیەکانە ئەوانەی کە فویان لە ئاگرەکە کرد بۆ نەرمکردنەوەی ئاڵتونەکەەوە ئەمە مشەدەمەی ئاسنگەرەکانەوەی کە لە کوورەکانە بەکاریانە هێنا
و یەکێکتر لەو شتە دیێرینانەی کە لەم مۆزەخانەیە سندوقی دارگوێ زیماڵی خوالێ خۆش بۆ علی بۆسکانیە کە لە ساڵی 1995 دروست کراوە. هۆڵشمان هۆڵێکە کە کۆمەڵێشتی فرە جۆری تایە یەکێک لەو بەشانەی کە زۆر بەلامەوە گرنگە باسی کەم ئەم بەشەیە کە کاڵەی نیاندەرتاڵی لێیە و کەوەی سەربەفری لێیە و پانی بەرزی ژنانی لێیە و کڵاشی لێە و کەوشی شەمامەبەنی لێیە و جاشکەوشی لێیە و کۆمەڵشتی لەیە کە هەمووی ئەمانجێڕێتەوە بۆ مێژووی کۆن و ئەوانەی کە ئەیبینن ئێستا لە تەمەنان هەمویان یادەوەریان لەگەڵیان هەیەەوە خەیاڵیان هەیە لەگەڵیا. لێرەوە سنووقی بۆراقمان هەیە کە یەکێکە لە سنووقە کۆنەکان کە لەم شارە و لە کوردستانە بەگشتی بەکار هاتووە و کۆمەڵێک کەرەستە و کۆمەڵی پێداویستی وەکو جاجم و ئەمانەمان هەیە و ئەمانە دۆڵی ئازبەرید و دۆڵی دۆدرمن کە مێژوەکانیان زۆر کۆن نییە تقریبەن ئەتوانین بڵین لە هەشتاکانی شاتا هەشتاکانیش بەکار هاتووە ئەگەرچی بۆ خۆی ئیساڵی نۆسڵەکانە بەڵام لەم کۆتاییانەشا بەکار هاتووە. لێرە دووشتی تیاکرا یاخود ئەزبەریدی تێکرا دەورە بەرەکەی پڕەبوو لە بەفر و لە خوێ و تام و شەکر و شتەکانی تێکرا یاخود دۆدرمەی پێ دروستەکرا. ئیتر ئەوەی کە هەیە ئەمانە زۆپان ئەمە زۆپای کۆنترە و بە پێی سەردەمەکان زۆپاکانە گۆڕن و ئەم زۆپایە ئەمەش یەکە لە سۆپانەوتیەکان کە لە دوای سۆپایدار چونکە ئەمانە سۆپایدارن و ئەمە لبات مێژوێکی کۆنی هەیە لەناو کوردەواریەوە لە خوری دروست کراوە و بۆ نمونە ئەم لەبا ئیساڵی 1970 کە مێژوێکی کۆنتری هەیە لەوەی کە ئێمە چاوی لەکەین. ئەمە دۆڵاب و تەلەڤیزۆنێکی تایبەتیە کە ئەمیشە ڕێگەڕێتەوە بۆ دوای نۆسڵەکان بەڵام گرنگی ئەو کاتە لە ناوماڵە گرنگی ئەم تەلەڤیزۆنە ئەوایی بۆ بەم جۆرە لەم بۆکسەیە بۆ ئەوەی یەکەم لە مناڵوشت بپارێزرێت چونکە ئەم بۆکسە داخرا بە کاملی. دووەمیان لەوانەیە پیان وابێ لە چاوە چێ پیان وابێ شتێکی زۆر تایبەتە پیان وابوو بێ شتێکە کە ئەوە نیە هەموو کەسێک سەیری کە هەموو کەسێک دەستی لێبات واتە بە هەموو جۆرێک هەم لە خواریشەوە بەکارێن هێناوە بۆ کەلوپەل و هەم تەلەڤیزۆنەکەشان پێشاردوێتەوە بۆی مناڵ دەستکاری نەکاو چونکە بەڕاستی بۆ کاتە شتێکی بەنرخ بووە هەم بە دەستکەوتنی ئاسان نەبووە و هەم لە دەستدانیشی ئاسان نەبووە. ڕاستی بێ من چەند ساڵێکە کە لێرم یادەوەریم لەگەڵ هەمێنە دروست بووەوە زۆر جاریە مەژوورەوە بە بەشێک لە خۆمیان نەزانم بۆ بەشێک لە مناڵەکانمیان نەزانم بۆیە زۆرم خۆشەوێن هەم بیناکە هەم کەلوپەلەکانی بۆیە تکام وایە لە سەرۆکی حکوومەتەوە هەتاکو ئەگاتە بەرز پارێزگار و بەڕێوبەری گشتی و وەزارەتی ڕۆشنبیری و وەزیری ڕۆشنبیری کە ئاوڕێکی زۆر ڕاستەقینە لەم بینایەوە لەم کەلوپەلانەوە لەم مێژووە لەم کەلەپورە لەم کللتورەی ئەم نیشتیمان و نەتەوەیمان بدەنەوە و بە زووی بە دەنگمانەوە بێن و پاراستنی ئەم کەلوپەلانە پاراستنی هیچ شتێکی شخصی تایبەتی من نییە پاراستنی مێژووی نەتەوەیەکە کەلەپوری نەتەوەیەکە وە کللتوری نەتەوەیەکە تکایان لێ یەکەم بە هەمومان کارێک بکەین ئەم مێژووە ئەم کللتورە ئەم کەلەپورە لە ناو نەچێ. بەڵێ ئازیزان ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ کە من هەوڵ دەدەم دیارترین ماشێتەکان بۆ ئێوە بخوێنەوە کەڵبەتە کوردستانی نوێ ڕۆژنامەیەکی سیاسی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرێکا و ئەم ژمارەی بەردەستم ژمارە 8690 دووشەممە 28/3/2022. لە لاپەڕێکی کوردستانی نوێداهاتوە یەکێتی هیچ بڕیارێکی لە دەرەوەی ئیرادە و بەرژەوەندی گەلەکەمان نادات کە ئەم بابەتە بەتە درێژەی هەیە دەچینە لاپەڕەتی کوردستانی نوێ یەکێتی هیچ بڕیارێک لە دەرەوەی ئیرادە و بەرژەوەندی گەلەکەمان نادات کە ئەمە درێژە پێدەری لاپەڕێکی کوردستانی نوێیە کە دکتۆر گەیلان لەم بابەتەدا دەڵێ یەکێتی تەکید دەکاتەوە حکوومەتێکی هەمەلایەنەی بەرپرسیار پێک بهێنرێت ئیمان ئامێدی لەسەر هەمان بابەت بڕیارەکانی یەکێتی لە بەرژەوەندی هەرێم و پرۆسی سیاسی عێراق کاروان یاروێز لەسەر هەمان بابەت یەکێتی هەمیشە لەگەڵ داخوازیەکانی خەڵکی کوردستاندا بووە
هەلە لاپەڕەدوودا هاتووە لێکەوتەی جوڵە سیاسیەکانی هەڤاڵ پاڤڵ جەلال تاڵەبانی کە جەمال ئارێز نووسیوەتی لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە بەشی خوارەوەی لاپەڕەدوودا هەڵبژاردەی سلێمانی بووە پاڵەوان. لە لاپەڕەسێدا هاتووە چیرۆکی ئەم وێنەیە سڕینەوەی قەرزەکانی چین لەسەر عێراق کە ئەم بابەتەش درێژەی هەیە. ئەمڕۆ دیداری یەکێتی لە کەرکووک بەڕێوە دەچێت. زیندانکراوانی شیلاتزێ فریامان کەون خەریکە دەمرین. ئەمەش بابەتێکە لە لاپەڕەسی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە چواردا هاتووە رووسیا ڕێگە بە هەناردەی غازی وڵاتان دەدات. هەڵبەتە ئەم بابەتە وەکو نیشانێکی پرسیاریشی لەگەڵدا واتە وەکو پرسیار هاتووە هاوپەیمانی دارایی و داهاتووی ئیمپراتۆریەتی دۆلار. ئامادەکردنی یادگار عەلیە لە لاپەڕە چواری کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. دەڵێ پلانەکە ئەوەیە کە هەردوو دراوی ڕۆبڵی رووسی و لیوانی چینی کە لە ئاڵتون دروستکراون لەگەڵ ریاڵی سعودی بە تەواوی بەهای دراوی دۆلار دابەزێنن. لە لاپەڕە پێنجی کوردستانی نوێدا هاتووە راپۆرت و بە دوواداچوونن چەند بابەتێکی تێدا بڵاو کراوەتەوە. شڤان ئاکرێیی ئەم بابەتەی ئامادە کردووە لە لاپەڕە پێنجی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە شەشی کوردستانی نوێدا هاتووە هەوڵەکانی میسر بۆ پاراستنی بێلایەنی ئەحمەد عولەیبە لە فارسیەوە ئەرسەلان حەسەن وەریگێڕاوە و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. دەرو دراوسێ بابەتێکە بورهان شێخ ڕەئوف بڵاوی کردوێتەوە ئاسایشی ئاوی عێراق بە هەرێمیشەوە لە مەترسیدایە. هەریەک لەم بابەتانە درێژی هەیە. لە لاپەڕە حەوتدا هاتووە تاکڕەوی و دیبلۆماسی عەتاکەریم نووسیوێتی و دەڵێت هەرێم ناتوانێت پەیوەندیەکی نیشتیمانی و هاوسەنگ دروست بکات کە زیان بەسەر قامگیری و ئاسایشی نیشتیمانی نەگەێنێت. ئەمەش لە نمونەی بردومان و لەشکرکێشیەکاندا دەردەکەوێت. لەلایەکی ترەوە لە ناو ڕووداوەکاندا ئازاد ئیبراهیم ئەحمەد دەڵێت عێراق لە بەردەم قەیرانی سەرۆک کۆماردا. کەم بابەتە شەڵبەتە درێژەی هەیە. هەر لە لاپەڕە حەوتدا هاتووە دوای ئەنفال چیمان کرد. بابەتێکە سۆزان حەمەتاتە نووسیوێتی و لە لاپەڕە حەوتی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لاپەڕە هەشت چەند ئاگاداریەکە کە بڵاو کراوەتەوە دەچینە لاپەڕەنەوە. سەرکەوتن بەسەر مەحاڵدا کەمەش بابەتێکە بڵاو کراوەتەوە لە کوردستانی نوێدا. شەهید حسێن باتی پێشمەرگەی سەرەتای شۆڕشی نوێ بووە کەمەش بابەتێکە بە هەمان شێوە لە لاپەڕەنەوەدا بڵاو کراوەتەوە. شەهید سۆران گەنجێکی لە دڵا شیرین ئەمەش بە هەمان شێوە بابەتێکە لە لاپەڕەنەوەی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لاپەڕەدا هەندێک بڵاوکراوە و ئاگاداریە کە بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 11دا کە چەند بابەتێک لە خۆ دەگری و تایبەتە بە کەلتور لەژێر ناونیشانی کەلتوردا بڵاو کراوەتەوە. هێزی ئەدەب ئەمەش بابەتێکە لە نووسینی ڕەبیع جابر وەرگێڕانی شوان ئەحمەد ئامادەکردنی کام و حەوێزی. هەر لە لاپەڕە 11دا هاتووە کتێبی فاشیزم لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا. گوڵزار حەمەفەرج نووسیوێتی لە لاپەڕە 11ی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە کۆتا لاپەڕی کوردستانی نوێدا چەند بابەتێک بڵاو کراوەتەوە بەهۆی ڕووداوێکەوە دەگاتە فەڕەنسا کەمە بابەتێکە تایبەتە بە خانمە هونەرمەند هەیفا وەهبی هەندێک زانیاری لەسەر بابەتەکە نووسراوە و دەتوانن بەدەستی بخەن و بخوێنەوە. ئەمڕۆ لە ساڵۆنی لاپەڕەنەوە کامەش بابەتێکە لە کۆتا لاپەڕی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. هەر لە کۆتا لاپەڕەدا کەرکووک یادی ڕۆژی جیهانی شانۆ کە دوێنێ یەکشەمە 27 سێ 2022 بەڕێبەرایەتی ڕۆشنبیری هونەری کەرکووک لە یادی ڕۆژی جیهانی شانۆدا بە هاوکاری تیپی شانۆی ئاشتی شانۆگەری هەڵواسینی خۆزگەکانیان لە شێوەی مینی درامادا پێشکەش کرد. ئەمەش بابەتێکە چەند بابەتێکی تری تێدا بڵاو کراوەتەوە
گۆرانیەکی نوێمە تایبەتە بە هونەرمەند تامر حوسنی لەلایەکی ترە بابەتێکی تر 78 ملیۆن دۆلار داهات ئەمەش تایبەتە بە فیلمی. هەر لە کوردستانی نوێدا هەڵبەت پاشکۆ هەیە، پاشکۆی ستادیۆم هەیە. هەوڵ دەدەم لە دیارترین بابەتەکان بۆ ئێوە بخوێنمەوە کە لە دیارترین بابەت یان داترین ماشێتی ستادیۆمدا دوو کچە کورد بەشداری پاڵەوانێتیەکانی ئاسیا دەکەن. دووەم مۆندیالە ئیتالیا لە دوورەوە سیر دەکات. چامپیۆنز لیگی کچان دووە هەنگاوەکانی دەنێت. لە لاپەڕە دوودا هاتووە دوو کچە کورد بەشداری پاڵەوانێتیەکانی ئاسیا دەکەن کە هەڵبەت لە چەند پرۆگرامی ڕابردوودا ئەم دوو کچە یاریزانە لەگەڵ ڕاهێنەرەکان لەگەڵ ئێمەدا میوان بوون کە توانی بوویان پلەی سێیەم لەسەر ئاستی بۆکسێنی کچان لە وڵاتی ئوردن بۆ بەشداریکردنی پاڵەوانێتی ئاسیا بەدەست بهێنن. دوو کچە کورد لەگەڵ کچە عەرەبێک یا بڵێ یاریزانێکی عەرەب بە هەموو عێراق سێ یاریزان بەشداری پاڵەوانێتیەکان کردبوو، دوانیان کورد بوون و یەکێک لە کوردەکان توانی بوویان خەڵاتەکە بەدەست بهێنن. یادەوەری وەرزشی کە ئەمەش بابەتێکە خەسرە و گوڕون نووسیوێتی و لە کوردستانی نوێتە و لە بەشی ستادیۆمدا بڵاو کراوەتەوە. سبەی سلێمانی لە بەغداد یاری دەکات. لە لاپەڕەسەی ستادیۆمدا هاتووە دووەم مۆندیالە ئیتالیا لە دوورەوە سیر دەکات. ئەمەش بابەتێکە کە درێژی هەیە. ئەگەری سەرکەوتنی عێراق بۆ مۆندیال لاوازە. ئەمەش بە هەمان شێوە بابەتێکە و درێژی هەیە. چامپیۆنز لیگی کچان دوا هەنگاوەکانی دەنێت کە ئەمەش بابەتێکە بڵاو کراوەتەوە. هەر لە پاشکۆکانی کوردستانی نوێدا دۆسێمان هەیە. ئەمەش چەند بابەتێکی تێدا بڵاو کراوەتەوە کە وزەی نوێبووەوە و پەرەپێدانی بەردەوام و سەرەتایەک دەربارەی وزەی نوێبووە کە چەند بابەتێکی تێدا بڵاو کراوەتەوە کە لە بەشی دۆسی یاخود لە پاشکۆی دۆستی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. ئەمە دیارترین ئەو ناونیشان و ماشێتانە بوو کە لە کوردستانی نوێدا بە پاشکۆکانیەوە من بۆ ئێوەم ئاماژە پێدا. ئەنجا دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە کوردستان لە وێنەدا با بەیەکەوە بینەری بین و دواتر لە تەوەری سەرەکی پرۆگرام و تەوەرە تەندروستێک لەگەڵتان بەردەوام بین.
یەکێک لە دیارترین نەخۆشیەکانی یاخود لە گرفتە گەورەکان لە نەخۆشیەکاندا کە دووچاری مرۆڤ دەبێتەوە لە تەواوی دنیادا کە پێوەی دەناڵێنن ئەویش بەرزە پەستانی خوێنە یاخود بەرزبوونەوەی فشاری خوێنەی یاخود لە ناو خۆمانەوە لە ناو هاوڵاتیاندا بە زەخر ناسراوە کە دەتوانین بڵین یەک لە سەرسەی کەسانی پێگەیشتوو لە جیهاندا بە پێی و ئامارانەی کە بڵاو کراوەتەوە یەک لە سەرسەی دانیشتوانی جیهانی کەسانی پێگەیشتوو هەڵبەت سەرجەم چین و توێژەکانە لە نێو کەسانی پێگەیشتوودا دووچاری بەرزەپەستانی خوێن بوون. اینجا ئێمە ئەمڕۆ باز لە بەرزەپەستانی خوێن دەکەین بزانین هۆکارەکانی توشبوون بە بەرزەپەستانی خوێن چیەوە هۆکارەکانی کۆنتترۆل نەبوونی ئەم نەخۆشیە بۆچی دەگەڕێتەوە. زۆر جار کەسێک چارەسەری ژوەر دەگرێت بەڵام ناتوانێت کۆنتترۆلی ئەم نەخۆشیە بکات وە بازە نیشانەکانیشی دەکەین ئا نیشانەکانی چین کە زۆر جار بازەوە دەکەن ئەم نەخۆشیە نیشانەی نییە بەڵام ئایا هیچ نیشانەیەکی سەرەتایی یەک دوو نیشانی سەرەتایی نیە بۆی کە کەسێک هەست بەوە بکات کە خۆی هەستی پێ بکات کە دووچاری ئەم نەخۆشیە بۆی یاخود دووچاری زەخت بووە. وەلا هەمان کاتیشدا ئەوانەی کە گرنگە لێوەی باسی بکەین خواردن، خواردنەوە، جگەرە کێشان، مادە کحولیەکان، وەرزشکردن ئەمانە تا چەند ڕۆڵ و کاریگەری هەیە لەسەر ئەم نەخۆشیە چ بۆ ئەوەی کە بۆ ئەو کەسەی کە ئەگەر نەیکات یاخود بەڕێکی ئەمانە ئەنجام بدات و کاری لەسەر بکە بیپارێزێت لە توشبوونی بە نەخۆشیەکە چ بۆ ئەو کەسانی کە ئەگەر تووشی نەخۆشیەکە بوون لە ڕێگەی ئەمانەوە بتوانێت کۆنتترۆلی نەخۆشیەکە بکات. لە هەمان کاتیژە باز لە چارەسەرەکەی دەکەین و باز لە خۆپاراستنەکەی دەکەین و باز لە ئامێری پێوانەکردنەکەشی دەکەین کە هەڵبەتە چەند جۆرێک لە ئامێرەکان هەیە باز ئامێرەکانیان دەکەین کامیان دەقیقە و کامیان باوەڕپێکراو لە تەواوی دنیادا. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر ئەحمەد سەعید کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەنایی فریاکەوتن و لەم بەشی پرۆگرام لەگەڵ ئێمە دامادەن. دکتۆریان سڵاو لێبێت بەخێراتی. زۆر سپاس. دکتۆر پێشی کە بچینە سەر هۆکار و نیشانە و چارەسەرەکەی پێم خۆشە باز لەکەین کە هەڵبەتە ئەم نەخۆشیەکە لە بەر بڵاوترین نەخۆشیەکان لە دنیادا لە هەرێمی کوردستاندا هەرێمی کوردستان کەوتۆتە کوێ ئەو بەربڵایەوە لە جیهاندا. خۆی زەخت لە هەموو جیانە ینی بەربڵاوێکی عامی هەیە ینی بڵین نەخۆشیەکە لەو نەخۆشیانەی کە زۆر باوە لە هەموو جیانە تقریبن ینی ڕێژەکە سابتە دابش بۆ بەسەر کۆمەڵگایە. ئێمە وەکو ئامارێکی بڵێ وردمان نییە بیستەبت بۆ دیاریکردنی ئەو کەسانی کە زەختیان هەیە بەڵام ڕێژەکە ئەتوانین بڵێن لە 25 بۆ 30 کۆمەڵگا ئەتوانین بڵێن هەڵگری زەختن. هەڵگرێتی دیارترین ئەو هۆکارانەی کەوا لە کەسێکە کە دووچاری ئەم نەخۆشیە بێتوانێت هۆکارەکان چی؟ ئەوەی دوو جۆر زەختەیە زەختێکەیە کە ئیسێنشیاڵی پێڵێن زەختی نەزانراوە یا ئیدیۆپاتیک ئەمە ئەوەیە هۆکاری وراسی سێرەکەی کەسەکاڵێ ئەپرسی دەڵێ دایکت باوکت کێ لە ئایلەکەتانە لە خێزانەکەتانە زەختی هەیە ئاماژە بەوە کە لەسەر و خۆیەوە بڵێ بە جۆرەی بڵێ بۆ ماوەی بڵێ زەختەیە لە ناو خێزانەکە بەڵام ئەو جۆرە زەختە زەختی بۆ ماوەی پێڵن زەختێکە کە تۆ هەچی ئەگەر فەحوسات و بڵێ شیکاری بۆ بکەی هیچ شتێک بەدی ناکەی تەنها هۆکارێکی جینات و بۆ ماوەی و هۆرمۆناتی ئەو کەسە و پێکاتی ئەو کەسەی لە پشتەوەی تێگەی ئەمە زەختی بڵێ ئاعتیادەکەی کە زۆربەی کۆمەڵگای هەیەی جۆرە زەختێکمانە عیلاقی بەهۆ نییە بە هۆکارێک لە هۆکارەکانی تووشێ بێت بۆ نمونە کەسەکە نەخۆشی گورچیلەی هەیە سزبوونی گورچیلەی هەیە ئاو خوێ لە جسمی دەرناچێت تووشی فشاری خوێنە بێت کەسێکی تر مەسەن کەسێکی گەنجە ئافرەتێکە یا پیاوەکە نەخۆشی غودەی سامی هەیە یا غودەی سستی هەیە تووشی فشاری خوێنە بێت کەسێکی تر تەسکبوونەوەی بۆری گورچیلەی هەیە تووشی فشاری خوێنە بێت لەبەرەوەی هۆرمۆنێک بەرزە بێتەوە ڕەنینی پێڵن ئەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە تووشی فشاری خوێنە بۆنەی تەسکبوونەوەی بۆری گورچیلەوە کەسی ترێ تەسکبوونەوەی بۆری شاخمبەری هەیە زگماک ئەمانش فشاری خوێنانێ یعنی ئەمە هۆکاری چۆن؟ لە کام ڕەگەزا زیاتر دووچاری ئەم نەخۆشییا بن؟ بە عام زەخت ڕەگەزی نێرینە زیاتر هەیەی و ڕەگەزی ئەویان هۆکاری هەیە کە بۆچی زیاتر نێرینە هەیەی؟ بە پێی پێکاتەی هۆرمۆناتە کە پیا و زیاتر بڵێ
هۆرمۆناتی بەرەو ماسولکەیی و بەرەو زووتر تووشی ڕقبوونی بۆرەکانی خوێن ببێت. بەڵام ئافرەت لە دوای تەمەنی مینۆپۆزی پێڵن کە لە دوای ئەوەی کە دەورەی مانانەی نامێنێت ڕێژەی توشببوونی ڕێک وەکو پیاوی لێت. کەواتە کە ڕێژەکە تۆزێک لە پیاوە بڵێ بەرزترە هۆکارەکەی لەواتە توانین بڵین تەمەنیش هۆکارێکە یەکێکە لە فاکتەرەکان. بەڵێ تەمەنیش یەکێکە لە فاکتەرەکان. بەڵام ڕێژەکە بەعام ئەگەر باسی جەندەر بکەیت زیاتر لە پیاوە زیاترە وەک لە ئافرەت. کێش ئەبێتە فاکتەرێک بۆ توشبوون بەم نەخۆشیە؟ بەتاکید ئەگەر بێنە سەر هۆکارەکانی توشبوون بە زەخت یەکێ لەوانە هۆکاری جێنەتیکە وراثیە، یەکێ لەوانەیە ڕیسەکە بێت بڵین پێکاتەی کەسەکە سپی پێستە یان ڕەش پێستە ئەوەی کە ئاماژەی پێکراوە لە ڕەش پێستە ڕێژەی زەخت باڵە. جەندەرەکەی کە بڵێ ئافرەتە یا پیاوە زیاتر لە پیاوە زیاترە. هۆکاری ژینگەیمان هەیە مەسەن کەسی وا هەیە بەعام زۆر خوات تێگەی ئەمە هۆکارێکی ژینگەیە کە لەوانێت تەسیری هەبێت و وەک ئاماژەت پێکرد قەڵەوی خۆی هۆکارێکە بۆ توشبوون بە زەخت. جگەرە مادە کحولیەکانەمانە هیچ کاریگەری هەیە بۆ کەسێک کە توش نەبوو بێتە هۆکار بۆ توشبوون یاخود هەنێ مادە هەیە بڵین ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن زۆر جگەرە خواردن کحول خواردن بە ڕێژەیەکی زۆر و زائیدەن ئەوەی کەسەکە مەسەن چەورێکی زۆرە خوارد لە پێکاتەی خواردنیە ئەمانش هۆکاری ئەوەن کە بێتە فاکتەرێک کە تووشی زەخت ببێت. باشە دکتۆر لە قسەکان تاماشەت بەوە کە هەندێک لە نەخۆشیەکان هۆکارە بۆ توشبوون بە بەرزەپەستانی خوێن گورچی لە غوداوانی کە ئاماژەت پێدا کەواتە دەتوانین بڵێن بەرزەپەستانی خوێن دەبێتە هۆکارێکیش بۆ توشبوون بە نەخۆشیەکان واتە هەم ئەوەی کە نەخۆشیەکان کەسەکە تووشی بەرزەپەستانی خوێنەکەن هەم بەرزەپەستانی خوێن کەسەکان تووشی نەخۆشیەکانی ترکەن. بێزەبت ئێمە زەخت یعنی فشاری خوێن کە یەکێک فشاری خوێنی هەیە دایم یعنی یەکێک لەو نەخۆشیانەی کە زۆر ئاسانە عیلاجکردنی بەڵام دایم باسی ئەوژەکرێ ئەگەر بێت و کەسەکە پشتگوێی بخات دەرەنجامی زۆر خراپی لێکێتەوە کە هەنەجار لەوانە بگاتە مردن تێگەی و سەرکی ترین دەرەنجامی زەخت جەڵدەی دەماخە. ئێمە بۆ حەزەکەین دایم زەخت فشاری خوێن لە ڕێژەیەکی باشا بێت لە ڕێژەیەکی تەبیعیا بێت کۆنتترۆل بێ لەبەر ئەوەی دەرەنجامی خراپی هەیە. بەڵام ئەگەر کەسەکە پابند بێ بە عیلاجەوە عیلاجەکان مەزبوط بخوا عیلاجی تایبەت بە خۆی بخوا ئەو کاتە ئەو دەرەنجامی نابێت. پرسیارەکەت بیسەبت لەسەر ئەوە بوو لەسەر ئەوەی کە بۆنە ئاماژەت بەوەدا کە نەخۆشیەکان ئەبنە هۆکار بۆ توشبوون بە بەرزەپەستانی خوێن بەرزەپەستانی خوێنیش ئەبێتە هۆکار بۆ توشبوون بە نەخۆشیەکان. ئێمە لە زەختە چەند ئۆرگانێکن چەند ئەندامێکن لە جسمان کە پێڵەن تارگێت ئۆرگان ئەو ئەندامانن کە وەکو هەدەفوان بۆ زەخت یەکێ لەوانە دەماغ خۆیەتی کە تارگێت ئۆرگانە یەکێ لەوانە چاوە زۆر کات کەسێک زەختی زۆر بەرزە زەختی مەلیگرن هایپەرتەنشن ینی بەرزبوونەوەیەکی زەخت بە شێوەیەکی تر سەر و هەژدە و بەرەو ژوورتر شەبەکەی چاوی زەرەرێنێت لەوانەیە خوێنتێزان ڕۆبا بۆرەکانی گۆڕانکاری بەسەرا بێت. ئەوە دووەم ئەندامە سێم ئەندام دڵخۆیەتی کە فشاری خوێن ئەبێتە هۆی ئەستوربوونی ماسوولکەی دڵ و دەرچەی دەوری دڵ خوێن تەدەفقی خوێن لەوانەیە تەسیری تێ بکرێت ئەبێتەوەی ئەوەی سستبوونی خاوبوونەوەی دڵ دایستۆل گرژبوونی دڵ سستۆڵی پێڵێن دایستۆلەکە خاوبوونەوەی دڵە ئەویش سستبوونی هەیە هەر شەرنێ گرژبوون مەزبوط بێ بەڵکو خاوبوونەوەش ئەبێ ینی لە ڕێژەی تەبیعی هەیە. زەخت یەکێکە لەو هۆکارانەی کە بێتەوەی سزبوونی خاوبوونەوەی دڵ لەگەڵ ئەوەشە ڕقبوونی بۆرەکانی خوێن سزبوونی گورچیلە ئەمانە هەمووی
تارگە دۆرگانن کە ئەبێتەوە ئەوەی زەخت تەسیر باشە. دکتۆر زۆر جار کەسێک کە تووشی ئەم نەخۆشیە بۆ بەرزەپەستانی خوێنی هەیە چارەسەریش وەردەگرێت، بەڵام لەگەڵ وەرگرتنی چارەسەرەکە کۆنتترۆل نابێت. ئەمە هۆکارەکەی بۆوە گەڕێتەوە کە نەیتوانێت چارەسەرەکان بە باشی بەکار بهێنێت و یاخود ئەنجامی بەیان هۆکاری تری هەیە. بەتاکید ئێمە زۆر کات غەڵەتەکە نەخۆشەکەش نییە، ینی چارەسەری زەخت زۆر زۆر ینی ئاڵۆزە وەک بەرگێک وایە بۆ ئەو کەسەیە دوریت. هەر نەوع زەختەی هەر پێکاتەی نەخۆشی لەوانەیە جۆرە دەرمانێک بۆی گونجاوتر بێ لەوەی تر. بۆ مناگەر من نەخۆشی دڵم هەبێت ئەبێت جەماعەتێ بەم هەم بۆ نەخۆشی دڵەکەی باش بێت جۆرە دەرمانێک بم و هەم بۆ زەختەکەش باش بێت. کەسێک نەخۆشی پرۆستاتی هەیە جۆرە دەرمانێکی ئێمێ کە کاریگەری بۆ پرۆستاتەکەی باش بێ و کاریگەریکی ئەرێنیشی هەبێ بۆ سەربێ هەماهەنگێکی باش نێوان سپۆڕێکەکان هەیە و زەختی هەیە دەرمانەکانی جیا. کەسێک کە گورچیلەی سستە و زەختی هەیە دەرمانەکەی جیاوازە. یعنی وەک دوورینێک وایە بە قاڵەوی زەختەکە ڕێژەکە چەنە بە گوێرەی پێکاتی نەخۆشەکەش چ نەخۆشێکی تری لەگەڵ زەختەکە هەیە عیلاجەکان و فەرقەکەت. ئەنجا زۆر کات وێڕای ئەم فاکتەرانەش تۆ جۆرێک لە دەرمان دوو جۆر ئەگەیتە سێ جۆریش کەسەکە سێرگەر کۆنتترۆڵی نییە. ئێمە لێرا دوو پێناسی ترمان هەیە. جۆرە زەختێکەیە ڕزستەنتی پێڵن مقاومە ئەوەیە کە لە سێ دەرمان بەرەو ژووری تێ کۆنتترۆڵ نابێت. جۆرە زەختێکمانەیە هەر جواب نایەتەوە ڕێفراکتەری پێڵن تێگی ئەمە جارواگەینە نەوەی 5 دەرمان 5 نەو ئایتم جاروا خۆی یەک حەب دکتۆر دەرمانەکان ئەوە دەستنیشانەکە کە نەیتوانیوە وەری بگرێ یاخود کاتەکەی کە بۆی دانێت ماوەی چەندێکە کە ئەو دەرمانە بەکارەهێنێت. نەنا عیلاقی بە ماوەکەەوە نییە عیلاقی بە جۆری دەرمانەکەەوە هەیە. بەڵام ئەم دوو جۆرە زەختەکە تۆڵی بڵێ کۆنتترۆڵ نابێت چ مقاوم بێت چ هەر جواب نایەتەوە ڕێفراکتەری بێت ئەبێ بگەڕین بە دوای سەبەبێک لەوانەیە لە پشتی ئەو زەختەوە هەبێت ئەگەڕێنەوە بۆ هەنێ نەخۆشی تایبەت. دەستنیشانکردنەکەی چۆنە دکتۆر کە ڕەنگە دەستنیشانکردنەکەی زۆر قورستر بێت لە هەندێک لە بابەتەکانی تر چونکە بابەتێک کاڵی نەخۆشیێکی درێژخایەنت هەیە قورسە بۆ نەخۆشەکە کە ئەمە وەربگرێ. ئێوە چۆن دەستنیشانی ئەم بابەتەکەن ئایا بە یەک جار پشکنین بە یەک جار ئەو کەفەی کە زەختەکەی پێگرن بە یەک جار دەستنیشانەکرێت یاخود چەند جار؟ نەخێر خۆی ئەبێ لە 3 جار بەرەو ژوور 3 جار کەسەکە زەختی بەرز بخوێنێتەوە لە چەند حاڵەتێکی جاجە تعریفی ئەوەی بەسەرا تەطبیقە بێ کام کەسە زەختی هەیە تێگی ینی 3 جار و 3 حاڵەتی جیا لە 3 کاتی جیا پێناسی زەخت تعریفە بێ بەسەر ئەو کەسەیە کە زەختی هەیە ینی 3 ڕیدین 3 خوێندنەوەی زەخت ئەوەی بەسەرا تەطبیقە بێ. بەڵام باسەکەمان لەوە بوو کە چ فحوساتێکی بۆ بکەیت. ئێمە گەر زەختەکە وەکو باسم کرد لەوەڵەوە لە جۆری زەختی ئەوەلی بێت ئەوەی کە هۆکاری وراسیە زۆر کات هیچ شتێک لە پشتیەوە نابینێت تێگی زەختێکی ئاتیادیەوەیە کە وراسی هەیەە و هەچ فحوساتێکی ژەنێری شتێک ئاماژە نایە بە شتێک یعنی هیچ دەست ناکەوێت زەختەکە پێکاتەیە پێکاتی جسمی خۆی وایە کە فشاری بەرزە هۆکاری بۆ ماوەی جینات و هۆرمۆناتی لە پشتەوەی هۆرمۆناتی ئەوەی کە ئەوە نیە بڵێ خەلەلی ئەندامێکی ئۆرگان ئەندۆکراین هۆرمۆناتی پێکاتی جسم. ئامێرەکانی پێوانەکردن دکتۆر ئەم ئامێرانە کە ڕەنگە ئێستا کەسانێکیش هەبن لە ماڵە خۆیان بەکاری بهێنن ئامێری جیوا هەیە پێما بێت هەوایی هەیە لەگەڵ ئەلکترۆنی کامیان دقیقترە کامیان باوەڕپێکراوترە لەسەر ئاستی جیهانیە وەکو پێوانە تەمەەن شێوازی پێوانەکردنی زەخت ئەبێ کەسەکە بڵێ نیو سعات یا 20 دقیقە بۆ نیو سعات پێکاتەی کافەئین و چاو قاوە شتانی نەخوار بێ جگەرەی نەخوار بێ کە هات وەلات تقریبان 3 بۆ 5 دقیقە دانیشێت لەسەر سیتەکە و دەستی لە ئاستی دڵی بێت و کەفەکەش لە ئاستی دڵی ئەو دووبۆری پێوێتی بکەونە سەر ئەو دەمارەی کە ئەمانێ ئەمە کوێبتەڵفۆسە سەر ئەم خوێنبەرەیە باشە
عفو ئەم خوێنبەرە لە دوێنەوە سۆری لە میدیال سایت و کەفەکە نە زۆر تونگ بێت نەشلیش بێ زۆر کاتێ کەسێک کەفەکە بەدەستی نابێت و تۆپەڵێکی وەکو قۆقزی دروستە بێ وەکو کۆنین وەکو بڵێ قوچەکی بەس دکتۆر ڕەنگە ئەماگەر ئەوەی کە ڕێدینێکی غەڵەتە بۆ ئەماگەر کەسێک شارەزایەکی پزیشکی نەبێ ڕەنگە ناتوانێت خۆی لە ماڵە ئەو بکات ینی بۆیە ئەچێ بەلای مەسەن بنکەیەکی تەندروستی ئەچێ بەلای مەسەن کارمەندێکی تەندروستی کە لە نزیک ئەوان بەڵێ شوێنێکی هەیە پێوانەی زەختەکە یا بۆ خەستەخانە ئێمە خۆمان بڵێ پێوانەیەکی مەزبوطی بۆ لە چه پێوانەیەکە لە چه ڕێژەیەکەوانە ئێوە بە کەسێکەڵەن بە نەخۆشیەکەڵن کە تۆ نەخۆشی بەرزە پەستانی خوێنت هەیە ڕێژەکەی ئەبێت چەند بێت ڕێژەکان وەکو چۆڵی تەقسیماتی بکرا دابەشکرا ساڵ بە ساڵ لەوانێ گۆڕانکاری لاوەکی ڕووبات بەڵام ئەوەیە کە ستاندەردەکە زەختی نۆرمەڵمانەیە ئەوەیە بێ خوار 12 بێ سەرەوەی خوارەوەشی خوار 8 بێت تێگی لە بینی 12 بۆ 13.9 هەر نۆرمەڵە بەس پێوترێ پری هایپەرتەنشن پێش زەخت یعنی ئەم کەسە قابلێتی ئەوەی هەیە تووشی زەخت ببێت ئەوەی زەختەکەی 13.9 تێگی پری هایپەرتەنشن یا مەسەلەن پێوترێ های نۆرمەڵ یعنی زەختەکەی نۆرمەڵە بەس بەرزی نۆرمەڵە کەپینە 14 تا 15.9 ستیجی یەکی هایپەرتەنشنە ئیتر لەوێ تعریفی زەخت بڵێ سێتڵە بێت دانشێت دەستخۆش کاتمان زۆر کەماوە کاتەکە کەمە پێم خۆشە یان وەکو ڕێنمایی هەڵبەتە بابەتەکە قسە زۆر هەڵەگرێت بەڵام خۆپاراستنەکەی زۆر گرنگە کە باسەکەی وەکو نەوعی ئامێر جیوە لە هەمووی باشترە بەشە تێنێڵی جیوەکەی بڕژێت دوای هەموو پێوانەیەک ئەوی نێ بگریت کەەوەش هەروەکو باسەکە بێ کەسانی شارەزا کە پێوانەکەپاراستن گۆڕانکاری لە ژیانە کەسەکە گەر قەڵەو بتوانێت کێشی خۆی دابەزێنە بە شێوەیەکی بەرچاو زۆر باشە پارێزی لە سوێری و چەوری لە خواردن بکات کە زۆر کات ئەبینێن خواردنەکانمان زۆر تەندروست نییەمە وەنێ چەورێکی زۆرە خوین هەموو ڕۆژ سوێرێکی زۆرە خوین وەنێ خوێ زۆر بەکارێنین ئەمەش هۆکارە لەگەڵ ئێرۆبیک ئەکسەرسایز ینی ڕاضە بکەین لە چۆڵی لە هەوایەکی فرێشە ئەمە ڕۆژانە ینی عەلەقەل هەموو کەسێک لە چارێکی بۆ نیم سعات ڕۆژانە بێ ڕاضە بکە وەرزش بکە بۆی جسمێکی تەندروستی هەبێ و دەورانی خوێن و بۆرەکانی تووشی ڕەقبوون و پەستان نەبن ئەمە پەیوەندی بۆ نییە کەسێک زەعیف قەڵەوە بیکات باش ڕاضەکە بۆ هەموو کەسێک باشە پاشانەوەی کە ئەگەر زەختیە بووە بێ پابند بێ بە عیلاجۆ بەڕاستی مشکلەیەکمانەیە ئەمە لە تۆ با پێڵی نەن کۆمپلاینس ینی پابند نەبوون کۆمپلاینس ینی پابند بوون نەن کۆمپلاینس ینی پابند نەبوون کەسە کەسێکی پابند نییە بە زەختەوە پابند نییە بە دەرمانەکەەوە بە کاتیەی خوا یا شتێکی خوا تۆزە هەستەکە سوێر و چۆرە حەبەکە خوا عیلاجی زەخت ئەبێ بەڕێکپێکی دووچاری ئەو حاڵەتانە بێت کە پێڵێن بەرە جۆرەی زەختەکە و منیش عیلاج بۆدانە تۆ ترسیەوە نەبێ بڵێ لە دابەزین یا لە شتێک ئەبێ بەڕێکپێکی بخورێت بێکمان دەستەکانە خۆش بێ دکتۆریان کاتەکەمان کەم بوو بابەتەکە قسە زۆر هەڵەگرێ بەڵام بۆ هیوای توانی بێت ماسوودێک بگەێنن بە بینەران و زانیاریمانگەیانوێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد سعید کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەنایی و فریاکەوتن سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادە بوون بە هیوای لە ساغی و تەندروستیکی باش بۆ هەمووتان کۆ هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان کاتێکی خۆش بەتان.